بگرن هەتا بەرشا ئەو کلاسیکوێ نەباتەوە کارەبای ئێوە نییە. خۆ بەدەست من و تۆ نیە بە قوربانم خۆی ریال بە قووەتە یە گۆڵ بەسەر گۆڵایکای تۆ خۆ بەدەست من تۆ نییە کە دەواز بێنە من سەعاتێکە بەڕیشی سپیوە لێ پارێمە دەواز بێنە تێکی مەیە ئەها بە ساقە بم واز لەم کلاسی کۆشتە بێنە بۆ خاتی خوا ساڵان فوتبۆڵێن ئاوا نەبوو ئەیامی ئێمە مەجموعەیەکی بە قووەتە بوو ئەمە ئەحمەد رازی بوو خوا عافوی کە ئەمڕۆی لە هەموو ڕێجێ خۆشتر بێ ئەوە عەدنان درجال بوو ئەگەریان بردەوە هەدیەی باشیان وەرەگرت بەڵام بدۆڕانایە سەریان پاگە تاشین و شەقتڕێنیان نەکردن. بامە حاجیجان ئەها گوناح نییە ڕەشیقێکی وەرزشکاری وەکو من نادێکی بدۆڕێ بۆ تو یاریکەری یاریچی یاریکە دەڵێ مام حاجیجان خۆ نە مەخسەمەوە نییە کوڕم یعنی ئەڵەم تۆش بە دوای تۆپەکان ڕاکەی ئەلا کولن ئێستا کارەبان نییە هەتا بەرشە گۆڵی دێکرابێت کارەبان نییە وەرە بم زانیە بەرشلۆنەی مۆلیتەکە بەر لایکە عوسمان ڕاکێشە تێک لە قوت و قسە مەکە من لێ پاڕێم و دەوازی لێبێنە داوە ئەوەسە بەسە ئەسڵ منیش بمزانیە تۆ ڕیاڵی هەر کارەبام نایەگیر من ئەو شتانە نازانم هەتا بەرشە گۆڵی دێکرابێت کارەبان نییە. کاکە بیکە لە ڕای خۆ ئەو کارەبایەمان بەرم دایکم لە ماڵە چەند ڕۆژە نەخۆشە. کاکە مەیلاخی ڕیاڵ و بەشەمان چیە ڕەحمەتە لێبێ من کاسبکاری ماڵۆم هاتومەتەوە ماڵە تۆ ئیستراحەت کەم بەم گەرمایە. وەرە کاکە چۆنی ڕەحمەت لێ بۆ خەترمان لێکەی بۆ کارەبا بڕۆین نەباوە پارەی چی؟ ئەی چیوە؟ ئەرە کاکە تۆ ئازێ مجموری شوێ بوو کارەباکەمانە بڕۆین. بۆ نەشە جمهوری ڕیاڵی نەبابە من بەرشەم کاکە لێکەی خۆ منم سپیانە نیم بەرشەم بەسەر هەردوو چاومە ئەوە ڕەحمەتی خوا لێ بڕۆ کارەبا چاوە خۆش سەر ئەو چاوەڕم دەڵێیت بڕۆ دێخوا عەبیزەکەکە وەڵا منیش بەرشەم تۆش بەشەی ئای چۆن وەرە بە قورعان فڕی پێوە نییە کۆنە چۆن فڕم پێوەی وەڵا هەمویانە ناسم ئادە پرسیارێکی لێ بکە بڵێ ناویان چییە؟ ئادەی پێمەڵی ناوی یاریزانێکی بەش هەمووی ئەزانم کاکە گیان بۆ بژمێرم ئەمە ئەمیتە بە بەجار دارەمەندەر ئەمە مەیسونە میسۆنەشتی ئەوەشی یان لەگەڵای وەرەکە حاجاوی تۆ باسێکی متەخەبە هیندیە کاکەم ناوان بەرشەلۆنە کورە دە فەرقی چیە کوڕم دەبۆمان هەڵکە و مناوانە لە ماڵەوە سووتان بەساقم جا دوایەکی خۆم عیدی بیلادیشم هەیە ئیخۆت ئەی ماشەڵڵا لێ بێنانە گەنجی ماشەڵڵا یاخوا بەزیابێ ئەو شتانە ناخوا لای من هەتا بەرشە گۆڵی لەکرابێت کارەبان نییە. کۆرە بە خۆ بڵێ بەستەری تۆ بەشە قەت نایباتەوە بەخوا 2 دقیقەی کا بە دوان ئاوا تۆ بە یارمەتی خۆ ماڵی و وارە سوورەکە نییە؟ با وارە سوورەکەیە بەسەری خۆفرێت کۆرە بێمنەتە بەستەری تۆ 1 دینار بڕۆ 1 دینار بەڵێ باشە دە بە ساقبم دە هەڵی کە با بڕن و ناو ماڵ و ناو سووتان لە گەرما چاوە ڕاستەکەم. وەرە کاکە ئیشەڵا بەشەی باتەوە دەواز بێنە ڕەحمەتی لێبێ و کارەبایە بۆی ماڵکەرەوە ئیشەڵا بەشەی باتەوە 1000 گۆڵەکان. کاکە جامبیکە لە ڕای خۆ ئەو کارەبایەمان بەر ئێمە نەخۆشمان لێ لە ماڵەوە. کورە دوعای بەخێرێ بۆ کەم بەرشەبی باتەوە 16 بە هیچ باشە؟ ئیشەڵڵا ئەوە لە بە خاتری ئەوان لە بە خاتری ئەوە نەها ئەوە چم کارەباکە هەڵێمەوە دەی ماڵی ئاوە ماڵی ئاوا بێ زۆر مەمنونم من لەشە ساق بێ ئیشەڵڵا. خۆتان جۆ بگرن هەتا کلاسیکۆی داهات و کارەبای مۆتێکە بێت بۆ